گرنگی سەردانەکەی پزیشکیان بۆ هەرێمی کوردستان چییە؟ دەواازەی گۆڕانکاری پەیوەندیەکانی نێوان هەرێم و ئێران چین؟ دوای ئەوەی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران سەردانی عێراقی کرد، سەردانی هەرێمی کوردستانیشی کرد. هاتنی سەرۆکۆماری ئێران بۆ هەرێم گرنگی خۆی هەیە کە بە تایبەت سەرۆکەکە لە دایکەوە کوردە و لە باوکەوە ئازەریە. هاوکات بە پاراوی بە زمانی کوردی قسە دەکات و لە مەهاباد گەورە بووە. سەردانی پزیشکیان دوای چەندین جار بۆردومانی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران دێت لەسەر هەرێمی کوردستان. بێگومان هاتنی ناوبراو گرنگی خۆی هەیە، واتە دەکرێت وا لی بڕوانین کە هاوکێشەی بۆردومانی گۆڕیوە بۆ سەردانی دیپلۆماسی و دەکرێت ئێرانی وا لێ کرد بێت کە ڕازی بێت بە هەبوونی نیشتمانی کوردستان و بە فەرمی لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەو وڵاتە بێنە هەرێم. پێویستە دەسەڵاتدارانی هەرێم بە هاتنی سەرۆکۆماری ئێران ئەو هەلە بقۆزنەوە، داوا بکەن ئێران فشارەکانی گرتنەوەی ئاو، بۆردومان، چالاکی هەواڵگری، دەستوەردان لە کاروباری ناوخۆی هەرێم و هەڵبژاردنەکان ڕابگرێت. ئەگەرچی پۆستی سەرۆکۆماری ئێران هاوشێوەی عێراق دەسەڵاتەکانی سنووردارە، بەڵام دەتوانرێت بە هێندەی دەسەڵاتەکانی خۆی هاوکار بێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هەولێر و تاران. سەردانەکەی پزیشکیان ئەگەرچی بۆ تەواوکردنی دۆسیەکانی ئیبراهیم ڕەئیسیە، بەڵام بە ئاراستەیەکی باشترە بۆ کورد، چونکە پزیشکیان لە ڕەئیسی کراوەترە بە ڕووی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ دەرەوە، بە تایبەت عێراق و هەرێمی کوردستان. بۆیە سەردانی پزیشکیان دەکرێت لاپەڕەیەکی نوێ بکاتەوە لە پەیوەندیەکانی ئێران و هەرێمی کوردستاندا. وا دەردەکەوێت کە ئێران ڕازیە لە ڕۆڵی هەرێم لە جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەمنیەکەی لەگەڵ عێراق و هێزەکانی ڕۆژهەڵات چەکراون و کەمپەکانیان پێچۆڵکران. بۆیە پزیشکیان دەتوانێت دڵنیایی بداتە بەرپرسانی هەرێم کە بۆردومانەکانی ئێران چیتر بۆ هەرێم دووبارە نابنەوە. جیالەوەش زیادبوونی ئاڵوگۆڕی بازرگانی ئێران و هەرێم پلانی کردنەوەی ناوچەی ئازادی ئابووری گرنگی پێگەی سیاسی و ئابووری هەرێم بۆ ئێران زیاتر دەکات. بۆیە سەردانەکەی پزیشکیان دەکرێت قۆناغێکی نوێ بێت لە پەیوەندیەکانی هەرێم و ئێران. بەڵام سیاسەتی ویلایەتی فەقیه کە خامنەی ڕابەرایەتی دەکات، نازانرێت تا کوێ و کەی بوار بۆ سەرۆکۆمارە نوێەکەی خۆش دەکات و مۆڵەت دەدەن تا سیاسەتی دەرەوەی ئێران لەو قەیرانەی تێیکەوتووە دەری بهێنێت کە هەرێمی کوردستان دەکرێت کرانەوەی پەنجەرەی یەکەمی گۆڕانکاریەکان بێت لە سیاسەتی دەرەوەی ئێراندا.